کە ئەخوێنێت دوای ئەبێ بێتە سەر ژیانی عەمەلی. ژیانی عەمەلی لێرە ئەبینێەوە لە دامەزراوەکانی کە ئەبینێ تێگا ئەوەی خوێنوێتی ئاش چەندی بە کەڵک بووە. من بەرزی خوێندکاری زانکۆی سلێمانی کۆلێژی زانست بەشی کۆمپیوتەر. بەشداریم کرد لە قۆناغی یەکەمی پرۆگرامی ڕاهێنانی تواناکان لە FMC فاروق مێدیکال سیتی ئینتێرنشیپەکەم وەرگرت. بەشداریم کرد لە پرۆگرامی ڕاهێنانی تواناکان بۆ ئەوەی بتوانم پراکتیزەی ئەو زانستە بکەم کە لە ماوەی خوێندنی خۆم لە زانکۆ فێری بووم. بە تەنیا زانکۆ ناتوانێت تۆ ڕابێنێ لەسەر ئەوەی کە تۆ کار بکەی لە خستەخانەیە، بەڵکو ئەبێ بە شێوەیەکی گشتی خۆت ئاشنا بکەی لەگەڵ ژیانی خستەخانە. لەم پرۆگرامەدا فێری ئەوە بووم کە چۆن متمانەی کەسی نەخۆش بپارێزم و بە چاوێکی بەرپرسیارانەوە مامەڵەیان لەگەڵدا بکەم. گرنگی ئەم دامەزراوی ئێمە بە هیچ شێوەیەک لە زانکۆ کەمتر نییە، بگرە زۆر شت فێرە بن کە لە ژیانی ڕۆژانەیانە لە زانکۆ فێری نابن. یەکێ لەو شتە هەرە گرنگەکانەوەیە تێگەینێمە ئایا ئەمانە سەر بنەڕەتی سیستمێک خوێندووانە. دوایە تێگەین کە دامەزراوەکانی خۆمان ئەی مۆستەکانی خۆمان دامەزراوێکی مؤسساتی سیستمەکەمان تەواوە. من ترێ محەممەد خوێندکاری کۆلێژی زانست بەشی کۆمپیوتەر بەشداریم کردو لە پرۆگرامی ڕاهێنانی تواناکان. بەشداریکردنەکەم لە ئاسیاسیال و فاروق گرۆپ بوو. ئەو تەلەبەیە کە دێ زانستی پێەیە و ئەمەش ئەکسپیرینسمان هەیە، ئەمە هەردوو لا دەبی استفادە لە یەکتری بکەن، ئەمە دەبی سوود لە ئەو زانستە نوێیە بکەین کە تەلەبەکە لەلای هەیە و تەلەبەکەش سوود لە ئەکسپیرینسی مە بکە. دەتوانم ئەو شارەزای و ئەزمونانەی کە وەرم گرتووە لە پاش دەرچوونم لە زانکۆ بەکاریان بهێنمەوە و هەروەها دەتوانم و هەروەها ئەو خاڵە لاوازانەی کە لە ماوەی کارکردنم لەگەڵ گروپی بێتل زانیمە دەتوانم چارەسەریان بکەم و خاڵە بەهێزەکانم بەهێزتر کەم. زۆر جار لەو ڕاهێنراوانەیە خوێندکارانە کرد شتی تازیان پێ من خۆم یەکێکم لەوانەی کەڵێم ئینسان هەموو ڕۆژێ یەک گوشەی تازە فێر بێ هەر باشە لە چاوەوەی کە لە شوێنێکا و ئاوی مەنگ لە گۆمێکان ڕاوەستێت. ئەو کەسانێک کە ڕایان دەهێنین لە ڕۆژانێک کە ئێمە پێویستمان پێ دەبێت بە دامەزراندنیان ئەو کەسانە زۆر شیاو دەبن بۆ کۆمپانیەکەمان لە کاتی دامەزراندن بێنەوە لای خۆمان ئیش بکەنەوە، یعنی هەڵی کار بۆ ئەوان زۆر دەبێتن. سوودێکی زۆرم لێ وەرگرتووە. ئێستا ئەتوانم لە دوای دەرچوونم لە زانکۆ بە تەواوەتی لە شوێنی کارکردنما خۆم بگونجێنم، بتوانم کار بکەم لە کەرتی تایبەت. هەموو وڵاتێک لە کەرتی تایبەتی تیا بەهێز نەکرێت و گرنگی پێ نەدرێت ئەو وڵاتە بەرەو دواڕێت، چونکە ژیان و دنیا بەرەو ئەوە ڕوا کەرتی تایبەت ئیش بەرە بەڕێوە کەرتی تایبەت کێ یانی میلەتەکەیە. بگەڕن بچن لە دەرگا بدەن، چونکە ئەو بەرنامە ئینتێرنشپ تەلەبە فێرەوە دەکات چۆن بچێت بە دوای کار بگەڕێ، نەک چۆن کار بکە. چۆن کارکردن بۆ خۆی دەیکاوە لەسەر خۆیتی نەزانین چۆن کار بکە ناژی. ئەم پرۆگرامە هەلی کار لە کەرتی تایبەتەکانە بۆ خوێندکاران دابینەکات. بازاری کار بە کادری لێهاتوو شارەزای خۆماڵی پڕاکات.
هیوادارین بۆ ساڵانی داهاتوو ئەم پرۆژەیە بەرەو پێش بچێت و خوێندکارانی زیاتر بەدەمی ئەم پرۆژەیە بێن و ببێتە هۆی باشترکردنی ئەم پرۆژەیە و خزمەتێک بە خوێندکاران بگەێنێت. سەرکەوتن لە هەموو بوارەکانی دنیا خۆش. هیوادارم ئێوە بەردەوام بن لە زنجیرەکانەی بسڕێنن. بەردەوام بن و ئێمە هاوکاریتانەکەین بە هەموو جۆرە چووکە کارێکی گرنگ و زۆر چاکتان گوتووە ئەسوی خۆتە.